خی گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 27 ساڵ لە دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیان هەرێمی کوردستان بەدەست نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە گیرۆدەن. هاوکات قەیرانی غاز کە ماوەی چەند هەفتەیە کە سەری هەڵداوە جارێکی دیکە سیماکانی دوو ئیدارەی تۆخ کردەوە تاکو ئێستا حکومەت نەیتوانیوە کێشەکە چارەسەر بکات. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەروە لە چەمچەماڵەوە لە فاتح فەرەز نووسەر و ڕۆژنامەنووس تا توێم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینین. حکوومەتی هەرێم لە دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان شکستی هێنا و قەیرانی غازیش جارێکی دیکە سیمای دوو ئیدارەی تۆخ کردەوە. لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە و داهاتی مانگانەشی لە 1 تریلیۆن و 500 میلیارد دینار زیاترە، بەڵام هاوڵاتیان بەدەست نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک نەوتی سپی و غازی شل و کەمی کارەبا و هەلیکار و خراپی ڕێگەوبانەکان گیرۆدەن. هەرێمی کوردستان لە ساڵێکدا زیاتر لە 150 ملیۆن بەرمیل نەوت بە بۆری هەناردە دەکات، بەڵام ئامادە نییە لە ساڵێکدا 1 ملیۆن و 290 هەزار بەرمیل نەوتی سپی بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان دابین بکات. ئەو بڕەنەوتە کەمەشی دابەش دەکرێت عێراق دەینێرێت. لە هەمان کاتیشدا لە هەرێمی کوردستان ڕۆژانە زیاتر لە 1000 تەن غازی شل بەرهەم دەێنرێت کە نزیکەی دوو ئەوەندەی پێویستی ناوخۆییە، بەڵام بەهۆی شەڕی کۆمپانیا حزبیەکان قەیرانی غازیان دروست کردووە. هاوکات کەمی کارەبای نیشتیمانیش بەهۆی دابین نەکردنی غازی وشکە بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا. بەوتەی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان دەسەڵاتدارانی هەرێم لە ئاکابینەکانی پێشوو ڕێگەیان نەدا گرێبەستی داناغاز وەک خۆی بچێتە بواری جێبەجێکردنەوە، ئەگەر نادەتوانرا لە پەرەپێدانی کێڵگەی غازی کۆرمۆر و چەمچەماڵ کارەبای 24 کاتژمێری بۆ هەرێم دابین بکرێت. لەلایەکی ترەوە قەیرانی دارایی لە هەرێم نەماوە و داهاتی هەرێمی کوردستانیش زیادی کردووە، کەچی ماوەی 7 ساڵە دەرگای دامەزراندن بە سەردەرچوانی زانکۆ و پەیمانگاکان داخراوە کە ژمارەیان نزیکەی 200 هەزار کەسە. لەگەڵ ئەوەشدا باشبوونی دۆخی دارایی هەرێم ڕنگدانەوەی لە سەردۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەبووە و نەتوانراوە کێشەی دواکەوتنی موچە چارەسەر بکرێت. ئێستاژ موچەخۆران موچەی مانگی دەی ساڵی ڕابردوو لە مانگی 2020 دا وەردەگرن. هەروەها قەیرانی غاز جارێکی دیکە سیمای دوو ئیدارەی تۆخ کردەوە و بانگەشەکانی حکومەتێکی یەکگرتوو بەهێزی کاڵ کردەوە. لە کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسان وێ ڕایبەڵێنی باشکردنی خزمەتگوزاریەکان باسییان لە حکومەتێکی بەهێز و یەکگرتوو دەکرد، کەچی زیاتر لە هەفتەیە کە شەڕی کۆمپانیا حیزبیەکانیان پێچارە سەر ناکرێت و هاوڵاتیان بازی قەیرانی غاز دەدەن. دوای 27 ساڵ لە دامەزراندنی حکومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیان کێشەی کەمی خزمەتگوزاریە سەرەتاییەکانیان هەیە. ئەمە لە کاتێکدا خەباتی دایان ساڵەی میلەتی کورد بۆ ئەوە بوو ژیانێکی شایستەی هەبێت، نەوەک هاوڵاتیان بە کولەمەرگی بژین و بەرپرسەکانیش لە ژیانێکی شاهانەدا بن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستادارە بە خێر بێک لە بەڕستنەوە دەست پێ بکەین. زۆر سوپاس. ئەو دۆخێکی ئێستا هاوڵاتیان تێدان دوای 27 ساڵ لە حکومڕانی پارتی ویکێتی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بەڕێزت ناوی دەنێ چی؟ بەنای خۆی بەخشندە مێهرەبان، سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێم و لە میوانە بەڕێزەکەشتان. زۆر سوپاس. لە ڕاستیدا لە تەواوی دنیا حکوومەت ئەرکێکی دیاریکراوی هەیە. حکوومەت وەکو سیستمێکی سیاسی ئیداری بۆ بەڕێوەبردننی وڵاتە. ئەرکەکانی حکوومەت دانانی پلانی سیاسی و ئەمنی و ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و هەمانە ئەرکی حکوومەتن کار لەوە بکە. ئەرکی حکوومەتە کە باز لە بواری ئابووریەکەین دانانی موازنە و دابینکردنی پێداویستیەکانی ژیانی خەڵکو و دامەزراندنی خەڵکو و نەهێشتنی بەتاڵە و بوونی بودجەیەکی ڕوون و ئاشکرای ساڵانە و شەفافیت لە فرۆشتن لە داهات و لە هەموو کەناڵە جۆرا جۆرەکانی داهاتەوە لە هەر بوارێک تریشا بە هەمان شێوە. بەس سەری ئەگەر هەرێکێک لەم بوارانە کەی نەبینی لە نزیکەی ئەم 28 ساڵەی حکوومەتداری دەسەڵاتی کوردیان جگە لەوەی نەهامەتیان بۆ خەڵکی کوردستان هێناوە نەیانتوانیوە سەرکەوتوو بن.
نانتوانیوە سەرکەوتومن لە بەرێوەبردن و ئیدارەدانی هەرێمی کوردستان، نانتوانێت لە ڕووی سیاسیەوە سنوورەکانی ناوچەی فیدراڵی هەرێمی کوردستانیش دیاری بکەن، نانتوانیوە ناوچە جێناکۆکەکان بگەڕێنەوە. لە 20 ساڵی ڕابردوو ریفراندۆمێکمان کرد سەرکەوتوو نەبوو، نەمانتوانی بەرهەمەکەی وەرگرینەوە. بەڵکوێنش سەرۆکی حکومەت وتیتی هەر بۆ سەربەخۆیی نێ بۆ ریفراندۆم بۆ کە ڕای خەڵک بزانن. بەڵێ ڕای خەڵک زانینی ناوێ، ئێمە چەندین جار ڕاپرسی کراوە و هەموو کۆمەلگانی دەوڵەتی و هەموو خەڵکی دنیا زانن کە خەڵکی کوردستان سەربەخۆیە و مافی چارەی خۆنەسین مافێکی یاسایی هەموو نەتەوەکانە. لەبەرەوە من پێم وانە بووە بەو نێتە کرابێ، وەڵا ڕاپرسی هەر بۆ زانیاری و زانین بووە کەوا بێ من جارێکتر خەڵەتاندنی خەڵکە، چۆ زۆر کەس داوای کرد با لەم کاتایە نەکرێ و بە تایبەتی ئەمریکیەکان کە خۆیان بە دۆستی کورد دەزانی لەو بارودۆخەیە ڕاپرسیەکەمەکان دوای خەن بۆ کاتێکتر بوو. ئەم هەلومەرجە زۆر لەبار بوو کە ئێستا هەلومەرجێکە ئەمریکیەکان حەزەکەن فشار لەسەر حکوومەتی ناوەند دروست کرد. باوەڕکە لە هەلومەرجێکی ئێستاوەدا بکرایە ڕێگان نەدا حەشتی شعبی بێتەوە کەرکووک و مەخمور و خانەقین و سنجار و هەموو ناوچە. لە پلانە سیاسەکە ئەمە لەلایەنی لە پلان سیاسەکە لەسەر ئاستی ناوخۆش لەسەر ئاستی ناوخۆ تا ئێستا ئێمە دامەزراوە یەکگرتوومانە لە هەرێمی کوردستانە، تا ئێستا دەسەڵاتی زۆنی زەرد و سەوزمان هەیە، تا ئێستا لە سنوورەکانی با بڵێن زۆنی سەوزە یەکێتی نیشتیمانی کوردستان باڵادەستە و زۆر کەس هەیە لەوانەیە تاوانبارە لە هەولێرەوە پەنای بردۆ بۆ سلێمانی پێچاوانەکەیشی لەولا پارتی دموکراتی کوردستان باڵا دەستە و تاوانباری وا هەیە لێرەوە تاوانی کردۆ ڕای کردۆ لێ ڕادستی دادگا ناکرێتەوە. تا ئێستا پۆلیسێکی ئێرە ناتوانێت نەقڵ ببێ بۆ هەولێر و بە پێچاوانەشەوە. ئێمە لە ئاستی ناوخۆشان نەمانتوانیوە حکوومەتێکی تۆکمە دروست بکەین و دەستگا ئەمنیەکانی ئێمە دەستخۆشیان لەکەین، خزمەتی باشیان کردووە، بەڵام لەگەڵەوە ئەوەندەی بەقەدەرەوەی چاودێری خەڵقی ناوخۆیان کردووە، چاودێری حیزبەکانیان کردووە، مەلەفیان بۆ حیزبەکانی یەکتری کردوێتەوە، پاریان بۆ سەرف کراوە بۆ ئەوە لە بواری ترا کاریان نەکردووە، هەنگاوی جدیان نەناوە بەڕاستی. دێتە سەر هەموو یەکێکی ئەو سێکتەرانەی کە دەیبینین، من پێم وایە خەڵکی کوردستان لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی پەروەردە و ڕۆشنبیریشەوە بیگرە، ئێمە نەمانتوانی بەرەو پێش بڕۆین. تا ئێستا نەقسێکی زۆر گەورەی قوتابخانەمانەیە، تا ئێستا پۆلەکانی خوێندن 40 تا 45 قوتابی لە یەک پۆلا خوێنێ، مامۆستایەک لە ماوەی چلخولەکە چۆن بتوانێت 45 قوتابی بناسێ و لێی پرسێتەوە وانەکەی پێ بڵێتەوە. ئیتر لە هەر بوارێکتر ئایگری ئەوە لە بوارەکانی تریشابینی وەزعی بەتاڵە و دانەمەزراندنی خەڵکو و بێکاری و نەبوونی موچە و نەبوونی خزمەت گوزارێت سەرەتاییەکان و جاری وایە لە شەو ڕۆژەکە 4 ساعت کارەبانیە، بەڕاستی ئەمە کارەساتە. یعنی من خزمێکمان هێندێکیان هەیە خزمەتکارێکی ئەسیوپیە لە ئەسیوپیاوە هاتووە ئیشەکە کە کارەبا بڕابووەندەوتوی ئەوە چییە هەموو کارەبا بڕانە، ینی لە ئەسیوپیا لە ئەفریقا کە خەڵک بە دوای نان و ئاوا گەڕێ پێی سیر بی لێرەوەنە کارەبا بڕێ لێوە کارەبا نەبڕێ. ئێمە لە وڵاتێکی دۆڵەمە ناژین، لە ناو وڵاتێک ئاژین، وڵاتی نەوت و وزەیە، وڵاتی گاز و غاز و خێر و بەرەکەتە، 5-6 ملیۆن کەس نەتوانین ئیدارەی بدەین بەم هەموو خێر و بەرەکەت و داهاتەوە، هێشتا کارەبامان نەبێ، ئاومان نەبێ، پێداویستەکانی ترمان باشە. بەزەوەی کێسێمەتی لە قەیرانی حکومڕانیە مە بێگومان وایە، هیچ گومانی تیان نییە، حکوومەت بەرپرسە، ئەوانە ئەرکی حکوومەتن. زانی چۆنە ئەگەر باوکێک لە ماڵێکە ئەم کێشانە هەبێ، بەرپرسیاری یەکەم سەرپەرشتیاری ماڵەکەیە کە نەیتوانیوە ئیدارەی ماڵەکە بدا و پێداویستەکانی ژیانیان بۆدابین کە خۆ مناڵەکان نین. بەڕاستی میلەت یا تاوانبار نییە، میلەت ئەوەندە تاوانبارە بە بۆچوونی من کە ڕێگە دەدا ئەم بەرپرسانە حکوومەتداری بکەن کە دەنگیان پێدەدا کە پشتیوانیان دەکا کە لەسەر گەندەڵیەکانیان نایەتە دەنگ و هاوار ناکە. ئەوە من ئەوەندە بە میلەت بەتاوانبارە. سوپاس دەکەم کاک لەتیف، سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان. دەمەوێت سەرەتا لەسەر ناوچەکەی خۆتان وەکو ناوچەی چەمچەماڵ و پایتەختی بڵێن شەیدان و ئەنفالکراوەکان کە ئێوە ناوچێکی دۆڵەمەندن بە تایبەتی بە غاز، یعنی هیچ سوودێکتان لەم ناوچەی بینی و ئەو قەیرانەی کە دروستیش بووە کاریگەری لەسەر و ناوچەی خۆشتانە بووە؟ سڵاوتان لێبێ، هەڵبەت ئەگەر زۆر لۆکاڵی قسە نەکەین، قسە لەسەرەوە بکەین چەند قازانجی بۆ هەموو میلەتەیە هەنگاوی باش، دەبێت قسە لەسەرەوە بکەین. یەکەمی شتێکە لەم ناوچەیە ستەمی لێکرا هەڵوەشانەوەی شاری غازسیتی بوو. شاری غازسیتی شارێ بوو، شارێکی گەورە و دەستیکاری زۆری هێنا لە سلێمانی و لە شوێنەکانی تریشەوە دەستیکاری زۆرە بوو و خەڵکێکی زۆر قازانجی لێ کرد، ئاوادانێکی گەورەی خستەم ناوچەیەوە، ئەوە جێبەجێ نەکرا.
تەنانەت ئەو ڕێگەی کە لە کۆرومۆر و غازەکەی بۆ یەک بەقارکەرەمە تاگاتە چەمچەماڵ ئەوەی لە پلانەکەیە هەیە جادەی دووساییدا بەڵین جەزرەیەکی باخاتە ئەم بەرەوبەر باخ و سەوزاییە هیچی ئەوانە نەکراوە یعنی لە ئەسڵا کێشەکەوەیە فەوزایەک هەیە و پلان نییە فەوزایەکی گەورەوە لە وڵاتی ئێمەیە وڵات نییە بەڕێوەبردن نییە و پلانیش نییە خۆی عادەتەن حکومڕانی دەسەڵات پلان دانا بۆی کە چی بکە مەسەن لە خێزانیشە لە ماڵیشەوە باوە یان ئەوەی کە لایانی مادی خێزان بەڕێوەبە پلانی هەیە لەو مانگەیە چەند بەشێکە چۆن دابەشێکە چۆن هەموو کەسەکان بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە هاوئاستی یەکسانی تیا بەدەستاکە ئەم پلانە نیە لە هەرێمی کوردستانە بۆیە ناوچەکەی کە تۆ ناوچەکەی من یا ناوچەکەی ئێمە وەکات ناوچەیەکی منکوبە ناوچەیە کە ستەمی لێکراوە تەنانەت لە هەندێک ڕووەوە کە دابینکردنی بودجەیە دابینکردنی جۆرێکە لە پارا بۆ خزمەتگوزاری ڕەنگە لەگەڵ قەزایەکی تر لە شوێنێکی تر زۆر جیاوازی هەبێ ئەمە بۆ زۆر شوێن تریژ وایە ڕەنگە مەسەڵەن تۆ ئێستا بڕۆ سەیسایەق بڕۆ دەربەنی خان بڕۆ پێنجێن بڕۆ وەرە چەمچەماڵ سەرەکەی حتا بەشێک لە بەردەڕەش و کەڵەکوانە جوان یعنی لە بارودۆخێکی زۆر خراپان خزمەتگوزاری تایەکەمە ینی جۆرێک لە نائەدالەتی هەیە لە ڕووی جوگرافیە و لە دابەشکردنی خزمەتگوزاریەکانە هەندێک جار ئەوەندەی بایەخ بە هەندێ ناوچە درێکە مەسوولەکانی تایە بۆ نمونە هەندێک شاری ئەڵمانی و نازانم شاری فەڕەنسی و شاری ئیتاڵی کە خەڵکی مەسوولی تایەوەنە بایەخ بە گەڕەکەی هەژار نشتەکان نادرێت تەنها شارە گەورەکانیشە بەڵێ زۆر باشە بەس ئەمڕۆ بەڕێزت بابەتێکت نووسی بوو سەبارەت بەم قەیرانە باست لە سوکایەتیکردن بە مرۆڤی کورد کرده بوو ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە کەمی خزمەتگوزاری سوکایەتیە بە مرۆڤی کورد کاکە گیان ئەزانی من بەڕاستی پێت بڵێم دوژمنەکانی ئێمە تورک و فارس و عەرەب وانەی کە ئێمان بە درێژایی سەدان ساڵ چەوسانۆتەوە دابەشیان کردوین خاچیان داگیر کردوین خەڵکیان پارچە کردوین لەو خزمەتگوزارانەی کە بۆ میلەتەکانی خۆیان بۆ نەتەوەکانی خۆیان دابینەکەن ئێمە ژەگرێتەوە بۆ نمونە دوورترین دیە لە مەریوان کە زۆر لە تارانەوە دوورە و تەنیشت پێنجێنە بۆڕی غازی هەیە کارەبا هەیە ئەمە بۆ لادەکانی ئامەد و وان و جزیرە ژەروایە گرفتی گەراوەیە کە تۆ لێرە لە وڵاتەکەی خۆتە حکومڕانی خۆتە ناتوانێ مەدابینکە ئەمە گرفتێکی گەورەیە سوکایەتی چییە؟ تۆ کارەبات نەبێت تۆ ئاود نەبێت تۆ جادەوبانت نەبێت تۆ ڕۆژانە کەرامەتت بشکێندێ ئێمە جۆرەکە لە سوکایەتی تۆ هێزی پێشمەرگەی کوردستانت نەبێت هێزێک نەبێت کە هێزی هەموو نەتەوەی کورد بێ هێزێکە باڵین لەبەرەوەی میلیشیاوانە بێ هێزی لە پەنایەکە هێزی نەتەوەیت نییە تۆ دێی پاسەوانی کۆمپانیەکانت هەیە ینی گاردی ئەم کۆمپانیا دێ پارێزگاری لە ئەم کۆمپانیاکە ینی تەنانەت ئەمانە وای کردووە کە تۆ لە هیچ شتێکە تۆ جۆرێک لە ئیتمینان ئەوەی پێڵن ئاسوودەگی ئەوەی پێڵن ئارامی ئەوەی پێڵن جۆرێک لە تەناهی لە ئاسایش بۆ تۆ لەبار نەبێ کارەبانەوێ تۆ ئاسایشت نییە ئاو نەبێت تۆ ئاسایشت نییە موچە نەبێت تۆ ئاسایشت نییە تۆ لە دنیاە ئاسایش و نان زۆر پێویستن بۆ ئینسان تۆ بەردەوام لە بەردەم ڕەشەیە کە هیچیانت نییە تۆ سیرکە لە تەواوی دنیای تەنان دەوڵەتە زلێزەکانی شەوانی کە سەرمایه‌داری گەورە و کۆمپانیای زلزلی دنیای لە بەردەستای ئەمریکا و سینیش نایەن شەڕی ئەوەنە شۆڕکەنەوە بۆی کە مادام لەوێ غاز ناگاتە هەولێر و دۆک ینی لەوێ نرخەکەی بەرزە بێتەوە کە تعدایە لە میلات لەلایەکترێ هێلکە قەدەغاکرێ ئەمە جۆرێکە لە سوکایەتی خۆ بە درێژایی 28 ساڵ ئەوەندەی ئەم دەسەڵاتە خۆکردیە سوکایەتی بە کورد کردووە هەر تورک و فارس و عەرەبیش لەوای پێوان کردووە بەڵێ بەس بەڕێزت باسی ینی بڵێن شکاندنی کەرامەتی تاک لە کۆمەڵگایانی لە چڕۆیەکەوار پەیوەندی بە خزمەتگوزاریەوە ینی شکاندنی نەبوونی خزمەتگوزاری چێتە چوارچەوەی شکاندنی یاخود بێڕێزیکردن بەرامبەر بە کەرامەتی مرۆڤ تاک ئەزانی گیانەکەم بەرنامەیەک هەیە لەسەر ئاستی دنیا
بۆ بایەخدان بە تاکی وڵاتەکان خۆیان مەسەلەن مجتەمەعی سویدی کۆمەڵگەی سویدی دەسەڵاتی سوید حکوومەتی سوید دەوڵەتی سوید کار لەسەرەوە کاکە تاکی سویدی تاکێکی بەهێز بێ تا ئەمریکا کە نظامێکی سەرمایه‌داری عالەمیە کار لەسەرەوە کە تاکی ئەمریکی بکاتە تاکێک فیلادرست بێ هەموو هاوڵاتیانی دنیا ڕزگار بکە مەسەلەن پۆلیسێکی سەربازێکی ئەمریکیە نێرێ سوودانی پێ ڕزگارەکە سەربازێکی ئەمریکیە نێرێ سۆمالی پێ ڕزگارەکە سەربازێکی ئەمریکیە نێرێ یەک دنیا سیمای بەڵێ بەڵێ کاک لەتیف بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان کاک لەتیف مامۆستا بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە ئەوەی کە بۆچی داواکەوە دۆخەکە گەیشتوتەوە ئاستی کە مەسەلەن هاوڵاتی ئێمە پێشتر مەسەلەن خۆپیشاندان هەبوو بۆ گۆڕنی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڵام ئێستا کێشاتوتەوە سەر دەستکەوتنی بتڵە غازێک بۆچی داواکاریەکان من لە ڕاستیدا کێشەکان من پێم وایە دەسەڵاتی کوردی بە شێوەیەکی سیستەماتیکی خەڵکی کوردستانی بێدەنگ کردووە و بەرنامەی بۆ داناوە بەشێک لە خەڵک سودمەندە لەو دەسەڵاتە و ئەوانە بێدەنگ دەبن بەشێک خەڵکی تر سەرکوت کراوە ئەوانەشیان بێدەنگ کردووە بەشێکی تریشی ئەوەندە قێرانی لابەلای بۆ دروستەکەن خەڵک بیری لە دەسەڵات نەکەێتەوە خەڵکێک کامڕۆ بە دوای غازە ئەگەڕێت کە سوتەمەنی و یەکێکە لە پێداویستە سەرەتاییەکانی ژیان چکە ئەگەر باسی مرۆڤی سەرەتاییەکەن سەردەمی نایدرتاڵ بە دوایەوە گەڕاون چۆن ئاگرێ بکەنەوە بۆی پێداویستەکانی دابینکەن ئێمە خەریکاکچینەوە عەسرە بەڕاستی لە سەدەیەک ئاژین خەڵک نازانێت بەچی ئاگر بکاتەوە خەڵک قەیرانێکی وا دروستەکەن ما فترێ بە قەیرانی غازەوە مەشغوڵە بێ فترێ مەشغوڵیەکەن بە قەیرانێکی تری هێلک بە قەیرانی هێلکەوە فترێک بە کارەساتێکی ترەوە شتی بچوو بچوو دروستەکەن بۆی میلەتەکەی پێوە مەشغوڵ بێ و بیر لە پرسە گەورەکان نەکاتەوە هەندێک جاریش مەترسی گەورە پیشانی میلەت دەدەن بۆی میلەت بیر لە ڕاپەڕین و خۆپیشاندان و داوای مافەکانی خۆی نەکاتەوە کاکە گیان ئێمە تا ئێستا وڵاتی سەربەخۆنین لەبەرەوە باسی هیچ مەکەن هەر قسە بکەینەوە خۆرزانی ئەوە حەشی شعبی حازرە و عێراق پەلامارمانە لە کاکە گیان هیچ باس مەکەن ئەگەر حکوومەتی هەرێم نەبێەوە ئێران و تورکیا پەلامارمانە دەن کە لە ڕاستیا من پێم وایە ئەو زەرە دووزیانانەی حکوومەتی هەرێم بۆ هەرێمی کوردستانی بووە ئەوەندە داگیرکەرەکانی تر زەرەجیان لە خەڵکی کوردستان نەداوە چونکە بەڕاستی ئەوانە داگیرکردن و دوژمن و میلەت دوژمن سەیری کردوون و خەباتی خوێناوی کردووە ئێکا بۆ ڕزگار بوون بە زەمانە بە ناوی کوردایەتی و بە ناوی خۆماڵیەوە بە ناوی دەسەڵاتی کوردیەوە تاکی کوردیان ڕیسوا کردووە بزانانی چی تاوان چییە؟ ینی مرۆڤ لە سەدەی 21کە پێداویستە سەرەتاییەکانی نەبێ کارەبای نەبێ ئاوی نەبێ غازی نەبێ ئەمە سوکایەتێ بە تاکی کورد مرۆڤ لە سەدەی 21کە لەسەر شەقامەکانە سوال بکە ئەمە سوکایەتێ بە تاکی کورد دەیان هەزار دەرچووی زانکۆکان و پانگمانگاکانمان هەیە ئەگەڕێن بە شوێن کۆمپانیەکانە کاریان نادەنێ ئەوانەیە چند داوای ئیشەکەن لە زۆرێک لە کۆمپانیەکان بەداخەوە داوای لەشفرۆشیان لەکەن و لە مانگێکە بەبێ ئەوەی یان ێستا لە کۆمەڵێک شوێنەکەمە کەر باز دەکەرتی تایبەت دەکەم چونکە ئەوانی بۆیان ڕەخسا و خەڵک بچەسێنەوە بە درێژایی مانگەکە ڕۆژانی جومعەش پشویان نادەنێ و کارمەندێک بە 250,000 یەک مانگ ئیشەکە کەسێک نییە نازانم کێ بەرپرسە لەوەی چۆن ئینسانێک یەک مانگ لەسەر یەک هاتوچۆ هەموو شتێکش ئایدی خۆی بێ لە مانگێک 250,000 بنێ کام بەرپرس لەکوێی دنیا هەیە بتوانێت بەمە بژی ئەمە هەمووی سوکایەتێ بە تاکی کورد لەسەر شەقامەکانە سوڕێنەوە ماڵ بە ماڵ ویهانایانەکەن لە پێناوی ئەوەی ئیشێکیان بەنێو دواتریش ئیشەکەشیان پێ نادەن ئەگەر ئیشەکەشیان پێ بدەن سوکایەتیان پێکەن خۆزگە دەستگایەکە بێ بەرپرس بێ لەوانەی کە بە دوای ئیشە گەڕێنیاچن ئیشێکیان دەستکرێت ئەمە سوکایەتی بە تاکی کوردنی ئینسان نەتوانێت پێداویستەکانی ژیانی بۆ دابین کرێ و لەو لاشەوە شەڕی ناوخۆی پێ بکرێ و خوێنی برەژرێ و بێتە سەر شەقام مافی خۆپیشاندانی نەبێتەوە مافێکی سەرەتاییە و مافی ناڕزای دەربڕینی نەبێ و بخرێتە ناو دەستگاکان و زیندانەکانی ئاسایش و هەڕەشەکردن و هەموو ئەمانە پێشێلکردنی مافی تاکیە دواتریش من هەرچی ئەیبینم لە ڕاستیە لە هەر ڕوویەکەوە سەیرەکەی تاکی کورد ڕۆژانە ئیهاناکرێ بەهۆی ئەم دەسەڵاتەوە ئەم دەسەڵاتی کوردیە وای کردووە کە با بڵێن مرۆڤ بیر لەوە نەکاتەوە داوای مافەکانی خۆشی بکە بۆیە من پێم وایە ئەم حکوومەتە ئەوەندەی کە وەکو تاجیر و بازرگانێک دێن وەکو مافیای نەوت فرۆش و یا مافیای هێلکە فرۆش و یا ئەم شتانە ئەوەندە بیر لە کەرامەتی خەڵک ناکەنەوە بیریان لە ژیانی خەڵک نەکردوێتەوە
ڕۆژانە خەڵک لەسەر برسێتی یەکتریە کوژێ و دزی و تاڵانی و هەموو ئەم کارە ناڕەوایانە ئەکرێ ئەو کارە ساتە جەرگ بڕانێک بینین ئەو هەموو ڕێژەی زۆرەی جیابوونەوەی خێزان ئەو هەموو خەڵکێک کە ناتوانێت هاوسەرگیری بکە ئەمانە هەمووی لەبەرەوەی ژیان و گوزەرانێکی زۆر سەختیان وایان کردووە وەکوتم خەڵک ناتوانێت بکە لەو لاشەوە وڵاتێکە واریداتێکی زۆر سامانێکی سروشتی یەکجار زۆری جۆرا و جۆری هەیە کۆمەڵێک بزنسمانی گەورە کە خۆیان ناو حکوومە دەیفرۆشن و من نازانم یعنی بەرپرسانی ئەم وڵاتە هەمومان خەڵکێک بووین شۆڕشمان کردووە لە ڕاپەڕین هاتوینەوە ئەم وڵاتە و خاوەنی هیچ ملیۆن دۆلارێک نەبووین و من تەحەداکەم یەکێک لەو بەرپرسانە بێ بڵێ من ملیۆنی دۆلارم هەبووە کاتێک ڕاپەڕینمان کرد چۆن ئێستا بوو بە ملیارێک یانی لە چی تۆ شۆڕشگێر بووی یان تاجیری تۆ حکوومەتداریت کردووە یان تاجیری تۆ وڵات بەڕێوە بە یا تاجیری تۆ سیاسەتی ئەم وڵاتە بەڕێوە بەی داوای مافی خەڵکێکە یا تیجارەتە کردو ئەم ملیارانە هیچین ئەی بۆ ناکرێت ملیارانە بێنەوە موچەی پاشەکەوتی خەڵکی پێ بدەن و هێشتا موچەی ساڵی ڕابردوو ئێمە لە ساڵی 2020 داژین بەڵام خەڵک موچەی ساڵی 2019 وەرەگرێ ئەی ئەو دایان موچە کەڵەکە کراوەی کە هەیە دواتریش خەڵەتاندنی خەڵک بە ناوی یاسای چاکسازیەوە کام چاکسازیە کام یاسایە چی کردووە من حەزەکەم بە عەمەلی و هەنگاوانەمان پێ بڵێن کە ئەو خانە نشینەی مانگی 200,000 هەیە بۆی نەکرێ بە 400,000 کامەیە چاکسازیەکە ئەوەی پلەی باڵایە کە تۆ هاتووی موچەکانت لێ بڕیوە کە نەیدەی بە ئەوانی تر کامەیە چاکسازیەکە کە تۆ نەتوانی دوو موچە و سێ موچە و بندیوار بڕی لە شوێنێکی تر جێگای بکەیەوە کامەیە چاکسازیەکە من پێم وایە ئەمانە چاکسازی نین چاکسازی لە جیاتی ئەوەی موچەی پێکەوتەیەک ببڕی وەرە موچە بۆوانی تر دابیم کە ئەمانە چاکسازین من پێم وایە ئەوەش فترێک بوو بۆ خەڵەتاندنی خەڵک کە تا ئێستاش بەرهەمینەوە سپاس دەکەم ئەگەر کاک لەتیف بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای کاک لەتیف بزماوسە وتت کام مەسەلەن کام چاکسازیەکە وتت چاکسازی نەکراوە بەڵام دوێنێ سەرۆکی حکوومەت لەگەڵ فرانس 24 دەڵێ گەندەڵیان ڕاگرتووە و زۆر سەرکەوتوو بوون تا ئێستا لە ڕاستیدا چیرۆکێکە جێرنەوە ئەڵێن پاسەوانێک لە سەرمانە پاسەوانیە کرد هەڵە لەرزی پاشا یان بەرپرسێک بەلایە تێپەڕی وتیۆ ئاوا بەم سەرمایە پاسەوانێکی وتیەوە وعد بێ من جلی گەرمە بۆ بنێرم و باڵتۆیەکە بۆ بنێرم و قاپوتێک و بۆی گەرم خۆت داپۆشی ئێتر دڵی خۆش بوو چاوەڕوانی کرد بە پاشا بڕیاری داوە باڵتۆیەکی بۆ بێ و قاپوتێکی بۆ بێ ئەوەندەی چاوەڕوان کرد لەو سەرمایە ئەڵێ لە سەرمایە ڕوحی دەرچوو مرد هەر پێی نەگەی لەبەرەوەی بە هیوایەکەوە ژیاکە ببێ بەڕاستی بەرهەمەکەی کووە من حەزەکەم بزانم کام موچەیەکان بەرپرستا ئێستا بڕا و موچەی کێ دینارە زیادی کرد توانیان یەک کەمەندامی تازە تاینکەن توانیان یەک کەسی کە دابمەزرێنن توانیان دوو موچەیە ببڕن یعنی با دەناومان بنێ بڵێ ناوی ئەم دەکەسەمان بڕی توانیان نەگەندەڵێ بدەن بە دادگا خەڵک شتی مەلموسیەوێ خەڵک بە دوای نان و ئاو پێداویستەکانی خۆیان ئەگەڕێ ناکرێ هەر لە دوورەوە بە خەیاڵات و خەڵەتاندنی خەڵک 28 ساڵە خەڵک وا خەڵەتێندرێ ئەزانی چی چاکسازی ئەوە بوو بە گەندەڵەکان بدرێن بە دادگا چاکسازی ئەوە بوو داهاتی نەوتەکە ئاشکرا بکرێ بەڕاستی هیچ ئەمانە خاڵی گرنگ نەکراوە لای بەڕێز بچینەوە لای کاگلەتیف کاگلەتیف ببوورە لەو کاتە لەگەڵ بەڕێزت نەمان کە باسی مەسلەی بێڕێزی بەرامبەر بە سوکایەتی بە تاکی کوردەکە گەر شتێک نابێت دەنابینە سەرەوەی کە بۆچی یایە ئەگەر حکوومەتێک مەسەلەن نەتوانێت کارەبا دابین کە موچەوەک و پێویست هەری کار ئەی ئەرکی چییە ئەگەر نەتوانێت ئەمانە بکات ئەزانی ئەزیزم ئینسان کاینێکە پێویستەکانی دەبێت دابین کرێ بۆی کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ ئەگەر کاینی ئینسان کارەبا و خۆراک و ئاسایش و ئاو و پێویستەکانی ڕێگەوبان و ئەوانەی بۆ دابین کرا بە باوڕێ من ئەتوانێ ئەو کاتە خۆخاوەن بێ بڕیار بدا خاوەنی بڕیاری خۆی بێ کە تۆ بێ ئەرزشێکەی پەروەردەی خراپە ئاسایشی خراپە خۆراک و ڕێگەوبانی خراپە ئەمە ناتوانێت قەرار بە ناتوانێت خاوەن خۆی بێ بۆیە ئەمە جۆرێکە لە سوکایەتیکردن بە ئینسان بەڵێ وەکو حکوومەت مەوەسمەوە بوو ئەگەر بۆ نمونە کارەبای وەکو پێویست نەبێ ئێستا کارەبای نیشتمانی کەمتر لە دەکات ژمێر هەیە نەوتی سپی بۆ هاوڵاتیان نییە هەلی کار نییە دامەزراندن نییە ئەرکی حکوومەت چییە گەر ئەمانە نەکا بە بۆ چوونی بەڕێز
خۆ ئەرکی هەموو دنیا کە خەڵک حکومت دروستەکە خۆ حکومت چی حکومت یەکەیەکە بۆ خزمەتکردن یەکەیەکە بۆ جێبەجێکردنی ئیشەکانی میلەت ئەگەرم یەکەیە ئەم وحدەیە نەتوانێت موچە دابینکە نەتوانێت پێویستەکانی خەڵک دابینکە نەبوونی باشترە چونکە هەندێک جار ئەم حکومەتانە کە ناتوانن پێویستەکانی خەڵک دابینکەن ئەوەندەیە بنە حکومەتی دیکتاتۆریە بنە حکومەتی ستەمکەرە ئەبنە حکومەتێکە ئازاری خەڵکەدەن ئەوەنە نابنە حکومەتێکە نوێنەرایەتی خەڵک بکەن بەڵێ بەس سەبارەت بە داهاتیش کە ئێستا مەسەڵەن داهات زیادی کردووە بە بۆ چوونی بەڕێز هیچ ڕنگدانەوەی لەسەر زیادبوونی خزمەت گوزارنەوە بە تایبەتی لەم کابینەیە هیچ خزمەت گوزارێکی شتێکان هیچ هەستی پێ ناکرێت مەسەلەکە هاوڕێکم مەسەلەکە پلان ئەم حکومەتە پلانی نیە ڕاستە وەزارەتی پلاندانانمان هەیە بەڵام پلانێکمان نییە چۆن ئەم خێزانە کە هاونیشتیمانی باشووری کوردستانە بەڕێوە بەرین چۆن عەدالەتی کۆمەڵایەتی دابینکەین چۆن یەکسانی دابینکەین چۆن بتوانین هاوئاستی چۆن بتوانین زەبر و زەنگی جوگرافی یان نەعەدالەتی جوگرافی نەهێڵین چۆن بتوانین بە یەک چاوسەیری هەڵەبجە و سلێمانی و کەرکووک و دۆوەک و هەولێر بکەین ئەمە نییە کە ئەمە نەبوو تۆ ناتوانانی قسە لەسەرەوە بکەیت داهات با زیادکە خۆ داهات کە زیادشکە شۆڕ نابێتەوە بۆ خەڵکەکە تا ئێستا شۆڕ نەبووتەوە بۆیە بە باوەڕی من ئەمە پێویستی بە پلانێکە پێویستی بە عەقلیەتێکە ئێمە ئاوەزمان نییە ئەم حکومەتە دنیای مستەشارێ بەڵام مستەشاری بێ ئاوەز نایەن بەرنامەیان نییە ئێستا ئێمە هیچ بەرنامەیەکمان نییە لە بەڕێوەبردنی وڵاتە ئەمە گرفتەکەیە بەڵێ ئەی چۆن حکومەت 27 ساڵە بەڕێوە دەچێگەر بەرنامەی نەبێ پلانی نەبێ یخۆ کارنامەشمان هەیەوە تا کارنامەیەکی جوانی حکومەتی بڵین کابینەی نوێمان هەیە 28 ساڵ ئێمە تەراکمی خراپیەکەین 28 ساڵ ئێمە کەڵەکەبوونی کۆمەڵێ نادادی ستەمکاری ئازاردانی ئینسانی کورد چەوسانەوەی ئینسانی کورد کەڵەکە بێت و ئەمێنێتەوە یعنی نەمانتوانیوە بۆ نمونە نەمانتوانیوە ساڵێکی باشتر لە ساڵی پێشتر دروستکەین نەمانتوانیوە دۆخێکی باشتر لە دۆخی پێشتر دروستکەین خۆی لە ئەسڵا ئینسان لە هەموو دنیاە بۆیە دەوڵەت دروستەکە بۆیە حکومەت دروستەکە بۆیە بەڕێوەبەرایەتی دروستەکە بۆی بەیانی لە ئێستا باشتر بێ چۆن ئێستا وا هەوڵەدەین کە بۆی لە دوێنێ باشتر بێ ئێستش دەبێت کار بۆ بکەین کە بەیانیمان لە ئێستا باشتر بێ ینی ئەمە پەیوەندی بە گەشەکردنی کۆمەڵایەتی گەشەکردنی سیاسی گەشەکردنی ئابوووریەوەیە ئێمە ئەمەمان نەکردووە بەداخەوە ئێمە تا ئێستا لە دۆخی شەڕی ناوخۆی ئاژین تۆ سیر کە لەسەر بچووکترین مەسەلە خەریکە قەزەی دوکانەکانی قەڵازیە خەریکە کۆمەڵە مەسەلە جنوب بێتەوە یعنی ئێمە دەبێت ئینسانی کورد بکەینە ئینسانی خۆخاوەن ئەمەمان نەکردو من نمونونەکەم بۆی نایەوە ئێمە چونکە شکۆمان شکێنراوە لەسەر پای خۆمان نەمانتوانی بوەستین باشە بەس بۆچی ئێستا لە دۆخی شەڕی ناو خۆداژین دوور نەکەوتوینەوە ئێستا ئاماژانەی کەن ئەو ڕێگریانی لە مەسلەی غاز کە شەڕی کۆمپانیەکان دروست بووە هەمانە و قۆناغەیە یاخود جیاوازە بڵێن کە بە وردی سەیری دۆخەکە کە خوێنەوەیشی ئاوەزدارانەی بۆەکەی کە سەیری واکەی کە لە نەوەتویەک بەنداوی بێخمە تاڵان کرا کەلوپەلەکانی لە نەوەتویەک هەرچی شۆفڵ و گرێدەر و ئالیاتە بوو لە وڵاتە ئامێری پێویستەکانی جادەوبان و ڕێگەبانە بوو لە وڵاتە برا بۆ ئێران و برا بۆ شوێنانی تر کە سەیری ئەو بارودۆخەکەی و ئێستش کۆمپانیەکان شەڕی خاوەنداریەتیەکەن و شەڕێواکەن کە قۆرخی هەموو بەڵین داهاتەکانی وڵاتە بکەن لە هەمان بارودۆخاشین بەڵام بە شێوازێکی جیاوازتر ئێستاکە بەڵێن عەقلیەتی کۆنتڕۆڵکردن یا عەقلیەتی قۆرخکردن پێشکەوتووترە لەلایەن ئەو کۆمپانیانەوە وەگەوەی کە لە سەردەمی بەرەی کوردستانیا هەبوو یعنی خراپترە پێشکەوتووترە بەو معنایی بە قازانجی زیاتر بیرەکەنەوە خراپترە بەو معنایی کە ئێستاکە مەترسیەکە هەندێک زۆر ئەوەترە بێ خراپترە بێت چونکە تۆ هیچ لەمپەرێک نییە بۆی کە ئەم کۆمپانیایان ڕابگرێ شەڕی گەورە نەکەن ئێستاکە بەداخەوە حیزبەکان بەشێکی زۆریان بەتابەتی یەکێک پارتی ئەوەندەی کۆمپانیەکانیان شەڕی گەوراکەن لەگەڵ یەکتر ئەوەندە خۆیان حیزبەکان کێشیان نییە دانیشتن و کۆبنەوەکەنوانە بەڵام لە پەناوە شەڕەکان بە کۆمپانیەکانەکەن سپاس دەکەم سپاس دەکەین کاک لەتیف بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لات تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟
ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ هەرێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست ماوەسە پێش ناوبڕەکە لەسەر کەمێک لەسەر مەسلەوەی کە گەندەڵی لە کوردستانە ڕاگیراوە قسەمان کرد بەس پێ دوایە سە گەندەڵەکە ڕەنەگیراوە ئەوەی کە لە خاڵە سنووریەکان هەیە و ئەوەش کە لە داهاتینەوە بۆ نمونە پەرلەمانتاران دەڵان لە کۆی 900 ملیار دینار 360 ملیار دینار دەگرێتەوە وەزارەتی دارایی گەندەڵێکە هیچ ڕانەگیرا؟ نا گەندەڵی چی ڕاگیراوە یعنی وەکوتم تا ئێستا داهاتەکە شەفاف نییە تا ئێستا هیچ گەندەڵێک نەدراوە بە دادگا تا ئێستا هیچ شتێک بۆ خەڵک ڕوون نەکراوەتەوە هیچ بەرهەمیشی نییە کاتێک لە وڵاتێکە ئەم هەموو خێروبێرەی هەیە ئەگەر توانیان پاشەکەوتی موچە بگێڕنەوە ئەگەر توانیان موچە لە کاتی خۆیان بدەن ئەگەر توانیان چاوەڕێی موچەی بەغدا نەکەن ئەگەر توانیان 4 پرۆژەی زیاد بکەن لە هەرێمی کوردستان ئەگەر توانیان ساعاتەکانی کارەبا زیاد بکەن ئەگەر توانیان 50 کەس دامەزرێنن ئێمە پێمان وایە بەرهەمی هەبوو گەندەڵی بنبڕکراوە یا سنووریان وەدانەوە بەڵام کام یعنی کۆمپانیەکان هەر بەدەست دەسەڵاتەوەن و هەر کەس نازانێت بەرهەمەکەی کوێ و خێر و بێر و داهاتی ئەم وڵاتە بەرپرسانی ئەم وڵاتە ئەیبەن و کۆمپانیا حیزبەکان کۆنتترۆلی هەموو شتێکیان کردو و هەر شتێکی لە ڕێ حیزبەوەنە بێ بچووکترین کارە بۆ ناکرێت لە هیچ لە دام و دەستگاکانە و ئیتر کام گەندەڵیە چارەسەر کراوە یعنی هەتا ئێستا و خەڵکانەی کە بەناسایی دامەزراون دوو موچە و سێ موچانەیە هەر هەیەە و بێ نمونەیەک من حەزەکەم حکوومەتی هەرێم نمونەیەکمان پێ بڵێ لەسەر و گەندەڵیانەی کە چارەسەری کردووە بنەبڕی کردووە نمونەیەکمان پێ بڵێ بەڕاستی لەو شەفافیەت و لەو مەتاتیەتە دەرمان بێنێ چ ئەمە خەڵەتاندنی خەڵکە حکوومەتانی دنیا کاتێک کارنامەی حکوومەت دانێن لە وڵاتی دۆڵەمەند و لە وڵاتی هەژاریشە نمونەی هەمویان بێنە بۆ نمونە ئوردن وڵاتێکی هەژارە دا سامانی سروشتی نییە بەڵام لەگەڵەوەشا کاتێک کارنامەی حکوومەت دێنی حکوومەت دەڵێ ئێمە لە 4 ساڵی داهاتوو بڕیارمان داوە 150 قوتابخانە دروست بکەیت بەڕەقەمەیڵێ قوتابخانەکان دروست دەکە لە 4 ساڵی داهاتوو 10,000 هەلیکارە ڕەخسێنین بەکردەوە ژەیکە ئەڵێ ئێمە جێبەجێمان کرد لە 4 ساڵی داهاتوو 4,000 یەکەی نیشتەجێبوون دروست دەکەین بۆ ئەو کەسانەی بێجێگاوڕێگان ئەمە پیاڵەن پلان و ئیشکردن و دوایی بەرهەمەکەی دیار بێ ئێمە بڕیارماندام 4 ساڵە گەندەڵی نایڵین دوای 6 مانگ بەبێەوە هیچ ڕوویدا بێ گەندەڵیمان نەهێشت ئەمە خۆ خەڵەتاندن و خەڵک خەڵەتاندنە بەڕاست باشە بەس لەسەر ئەو لەسەر کەمی خزمەت گوزاریش کە ئێستا خۆ پیشاندان لە عێراق هەیە بۆی کەمی خزمەت گوزاری نەبوونی هەلی کاری پێویست بەرپرسان هێرێم بەردەوام باز دەکەن ئەوانە ئامادەن یارمەتی عێراق بدەن بەس پێ دوای بۆچی مەسەرەن ئەگەر ئاورێک لە ناو خۆی هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێم بەس مزایدەکەن بەرپرسانی هەرێم ناتوانن خەڵق یارمەتی خەڵقی عێراق بدەن بەرپرسانی هەرێم با بچن خەمی کەرکووک بخۆن بەرپرسانی هەرێم بابێن پێداویستەکانی خەڵقی کوردستان دابین بابێن غاز و سوتەمەنی وەدابینکەن خەڵقی عێراق خەڵقێکی جەریتر و ئازاترە و ڕاپەڕیوە و زوڵم مستەمی قبوڵ نییە و من پێم وایە هوشیارترە و کەمترە خەڵەتێن و بەڵێ دەستێوەردانی ناوەکی لەوێش زۆرە بەڵام لەگەڵەوەشا خەڵکە و ڕاپەڕینی کردو ئەمانە ئەوەندانیش بە بەغدایە پارە و پوڵ وەرگرن لە حکوومەتی عراقی بودجە و میزانیەکە بێ کۆمەڵێک پۆستیان دەستکەوێ دەنگوێ ئەوە هەیە کە هێشتا حکوومەت دروست نەبووە لەگەڵ کاندیدیت بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران جارێ لە مفاوەزاتانە ڕێ چەند وەزارەتمانەیەتێ باشە تۆ
ئەگەڕڵێ ئێمە هەموو هاوپەیمانی کوردستانیمان هەیە بەو مانایی هاوپەیمانی هەمومان لە بەغدا پێکەوە داکۆچی لە مافی خەڵک بکەین و ئیش بۆ ئەوە بکەین تۆ جارە چوی خەمی خۆتە چەند پۆستە دەستکەوێ و چەند کورسی دەستکەوێ و چەند داهاتە دەستکەوێ حکوومەتی هەرێم هەرەوەندە ئیشی بە بەغدایە باوەڕکێکی شێکتری بە بەغانی هەرەو بەرژەوەندیانەی خۆی زامن و دابین کە اینجا کەسێک عرە بەڵێ فاقد و شەی لا یعطی تۆ کە خۆت شتێکرد بۆ خۆت دابین نەکردو چۆن نەیبەخشی دوامە بۆ بوەردە پۆشکردنی تۆ نتوانی غاز بۆ خەڵک دابین کەی چۆن ئەڵێ حکوومەتی عراقی من غازە بۆ نێرم تۆ ناتوانانی نەوتی سپی و دابین کەی چۆنەی نێری بۆوێ چاوەڕێی بەغا بۆ بنێرێ تۆ ناتوانانی موچەی خەڵقی خۆ بدەی ناتوانانی چۆنێکی تۆ ناتوانانی سنوورەکانی خۆت بپارێزی لە پەلاماردانی تورکیا و ئێران و حەشی شعبی چی هێزی لەکوێ بۆ نێری ینی بەچی یارمەتی حکوومەتی عراقی دەن بەڕاستی ئەمە جگە لە مجاملەیەکی بێمانە و خۆپیشاندان لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی کە ئێمە هەین وەتوانین یارمەتی خەڵقیش بین ئەوە کاکی خۆتان لێرێ و ئەگەر پێویستان بوو فریاتانەکەم و ئەگینا ناتوانن بەربین لەنەوە بنێرن بۆ بەغا ناتوانن دۆلارێکی بۆ بنێرن ناتوانن چەکدارێکی بۆ بنێرن ناتوانن دۆلارێکی بۆ بنێرن یعنی ئیتر هاوکاری حکوومەتی هەرێم بۆ بەغدا چیانی باشە هەرەوەندەی ئەگەر مشکلی بۆ دروست ناکات سپاس دەکەم دەتەگەرم و لای بەرز مامۆستا کاکێ لەتیف گەرم و لای بەرز سەبارەت بەوەی کە پێدوای ئەمەی کە ڕوودەدا پێچەوانی خەباتی خەڵکی کوردستانە بۆ نمونە ئەم کەمی خزمەت گوزاریە ئەو نادەتپەروەری هەیە بۆ نمونە موچەی توێژەکانەوانەی کە هەژارن بۆ نمونە کەماندامێک هیچ سەرچاوێکی دانی 150,000 بێ خەڵکی بێ سەرپەرش منداڵی بێ باوک مەسەرەن نزیکەی 6 ساڵە بڵین 4 ساڵە ببوورە بڵین موچەکەی ڕاگیراوە ینی خەباتەکە بۆ ئەوە بوو کە ئەم جیاوازیە دروست بێ نەخێر لە ئەسڵا شەڕی خەڵکی کوردستان بە درێژایی مێژوو بە تایبەتی لە باشووری کوردستان بۆ بوو کە ڕزگاری بێ لە کۆتوبەندی دوژمن لە کۆتوبەندی ستەمکاری لە ئەنفال و تێوسانەوە و کیمیاباران ڕزگاری بێ و بکەوێتە سەر پێی خۆی بۆ دادگەری بوو ئەسڵەن بۆ خەباتی ئینسان لە هەر کوێی دنیا بۆ گەیشتنە بە شکۆیەکی شایان بۆ کەرامەتێکی شایان بۆ خۆخاوە نییە بەڵام ئەوەی کە لە کوردستانە بەداخەوە خۆ ئێمە تەمەنامانە کردووانە بێ ینی ئێمە تەمەنامانە کرد پارتی وێکێتی ئەو نمونە خراپە نیشانی ئێمە نەدەن ئەو نمونەی جیاوازی و یەکتر کوشتن و دیل کوشتن و تێوسانەوە و زەبر و زەنگ و سوکایەتیکردن لەسەر ئایدۆلۆژیاوانە نیشانی ئێمە نەدەن تەمەنامانە کرد هەرێمی ئێمەوە کۆرێمی کیوبیکی کەنەدا بێ هەرێمێک بێ لانی کەمەوە کۆرێمەکانی تەنانەت وەکو ئیمارەتەکانی دەوڵەتی ئیمارات بێ ینی وەکو شاریقە بێ وەکو زەبی بێ شتێ بێت کە جیاواز بێ لە عێراقیش جیاواز بێ بەداخەوە هەندێک جار نەک لە عێراق جیاواز نییە خراپترێ لە عێراق سیرەکەی لە خۆپیشاندەرانی عێراقی طبعاً زەبر و زەنگی زۆریان نواندۆ بەرامبەر بە دام و دەستگاکانی حکوومەت بەڵام لە بەرامبەرە دام و دەستگاکانی حکوومەت تا ئێستاکە سوپای عێراقی نەتوێتە پایەوەی کە ئازاریەوان بە بەڵام لێرە دەبابە ڕوبەڕووی هەندێک شوێن کرایەوە بەڵێ بەس ئەو جیاوازەی کە دروست بووە پێ دوایە جیاوازێکی زۆر گەورەیە بەراورد بە داهاتێرێم ئەو ژیانەی کە خەڵکی هەژار و تێدا ئەو ژیانش کە بەرپرسان تێیدا ئەزانی کە باز لە دادگەریە کرێ باز لە نێشتنی جیاوازیە کرێ مەسەرەن بۆ نمونە کۆمەڵگەی ئەسکەر لە نافی ئەوەندە جیاوازەکان کەم بۆتەوە خۆلەوێش مەلیک و پاشاکان زۆر سەرمایە گەورەیانەیە خۆسە کۆمپانیەکانیشن و زۆر دەوڵەمەنن بەڵام ئیکتیفای ذاتی خۆبژێوی دابینکردنی ئەمن و ئاسایش لەگەڵ خۆراکە بۆ ئینسانەکان وای کردووە کە هەموو وانەی کە ئینسانێکی سەرمایەدار هەیەی ئینسانێکی ئاسایش هەی بێ ئینسانێکە حتاوانەی کە ئیشیان هەیە سۆسیالیان هەیە یارمەتیان هەیە تا خوێنە سەر ئیش یعنی کەسیش منەت ناکە بەسەریانە لێرە ئەو فەرقە تەبەقیە ئەو جیاوازیە ئەو ڕاندەی کە لە بینی تەبەقەی ستەمگەرا یا تەبەقەی خاوەن کۆمپانیا و سەرمایەکان دروستە بێ لەگەڵ تەبەقەی خوارەوە لەگەڵ چینی خوارەوەیە ئەوەندە ڕاندەکە گەورە بۆتەوە کە مەترسی لێکترازانێکی گەورەی لێکرێ خۆ مەترسی لێکترازانە مەرز نییە ئیلا لە بینی هەولێر و سلێمانیە بێ نەخێر زۆر جار لە ناو هەولێر خودی هەولێرا دروستە بێت لەناو دووەکە دروستە بێ لەناو سلێمانیا دروستە بێ بۆیە دەبێ ئێمە نێڵین دەبێ ئێمە نێڵین بگاتەوە حەدا چونکە ئەوە شعرێک هەیە کۆشکی بلورین چونکە کەکەیشتاوە کۆشکی بلورین هاڕاکە تەنان دەوانەی کە پاسەوانی لە کۆشکەکەشەکەن لێ هەڵەگەڕێنەوە ئامادە نین تەقە لە مناڵ و خوشک و دایک و باوک و برای خۆیان بکەن بەڵێ
بەس سەبارەت بەو ناکۆکی کە دروست بوو ئێستا لە سەرغاز و لەگەڵەوە بانگەشەش کە لەم کابینێ دەکرا هەم بۆ دابینکردنی خزمەت گوزارێکی باش هەم بۆ حکوومەتێکی بەهێز و یەکگرت و پێ دوایە ڕێک دۆخەکە پێچەوانە بۆتەوە ئێستا زیاتر سیمای دوو ئیدارەی تۆختر کرایەوە لەم ڕووداوانە بەتایبەتەوەی کە لەسەر غاز دروست بوو. ئەزانی سرکە کە وڵات درایە دەست کۆمەڵە کۆمپانیای حیزبیەوە کە کۆمەڵە کۆمپانیا تەنیا بیریان لە گیرفان کردەوە بیریان لە دابینکردنی پێویستەکان بۆ خەڵک نەکردەوە ململانێ دروستە بێ کە دەسەبەی بۆ بەرژەوەندیەکان کێشەی گەورە دروستە بێ لە مەسەلەی غازایە لە مەسەلەی ترا دەست براوە بۆ بەرژەوەندیەکان کە دەسەبرێ بۆ بەرژەوەندیەکان کێشە دروستە بێ. بەڵێ بەس سەبارەت بەوەی کە ئێستێمە لەم کابینێ بە بەراورد بە کابینەکانی پێشووتریش دوو ئیدارەکە زیاترە لەسەرەوەی کە بەڕێز ناوی دەڵی شەڕی کۆمپانیەکان ئەنی زیاتر تۆغ بۆتەوە بۆ ئەم شەڕەوە. من بەڕاستی ئەگەر ڕوونتر قسە لەگەڵا بکەم کارکتەرەکانی ئێستا تەنانەت بە خودی کاک مەسروریشەوە و کارکتەرانی تریش کە ئێستاکە لە دەرەوەی دەسەڵاتیان ناو دەسەڵاتان لە پێشتر لە دام و دەستگای تەناهیایشیان کردو لە مەسلەی دەستگای زانیاری و پاراستن و ئاسایش و ئەوانە ئەمانە بەریەککەوتنیان زیاترە بێت لە باڵین دام و دەستگای مەدەنی زیاتر هەرچەنە بە باوەڕی من ئەو هەموو کێشەی کە تراکمی کردو کە کەڵەکە بۆ لە سەردەمی ئەو هەموو ساڵی کە نێتیروان بەرزانی حکومڕانی کردو لە وڵاتەیە ئەوە وای کردو کە ئێستاکە ئەمانیش بەم چەند مانگە نەتوانن عیلاجی بکەن یعنی بەشێکی زۆر لەو گیر و گرفتانە گیرگرفتی توولانین گیرگرفتی دوورودێژن مەسلەی پەروەردەیە مەسلەی دابینکردنی پێویستەکانە مەسلەی جادەوبانە مەسلەی خزمەتگوزاری سەرەتاییە داودەرمانە تۆ سەر کە داودەرمانی چێ خۆ هەموو داودەرمانە خراپ سەرێکی ئەندامی مەکتەبی سیاسیە کابرایەکی گەورە و گرانە خەستەخانەی تایبەتی بۆ خۆی کردوتەوە لە وڵاتە خەستەخانەکەی خۆیەتی بەڵام نایەت خۆی بۆ خۆی عیلاجی وەرناگرێت تەنان دەرمانەکانیش کە یعنی خۆی بەکاری نایێنێ کەواتە ئەوە پێشترە یعنی ئەم مەینەتیە بۆم حکومەتە ماوەتەوە من کاتی خۆی کاک مەسعود محەممەد یادی بەخێر مامۆستا مەسعود محەممەد پێشنیازێکی کرد لە ساڵی 2010 پێشەوەی کۆچی دوایی بکە پێشنیازێکی کرد کە هەرێمی کوردستان بدرێتە دوو کۆمپانیای نەرویجی دەنیمارکی بەڕێوەی برن تا پێویستەکان دابینەکرێ دوای وەری بگرنەوە بۆ 20 ساڵە بۆ 25 ساڵە بۆ هەرچەنێکە من ئێستش قەناعەتم وایە هەرێمی کوردستان بیدەیتە دووسێ سەرمایه‌داری نیشتیمانی بۆ نمونە بە ئەحمەد ئیسماعیل و فاروقی مەلا مستەفا و فڵان و فساد ناو نێنین ئەمانە بێنی بڵێ کاکە گیانوەرن بۆ 10 ساڵ هەرێمی کوردستانتان هەندێنێ جادەوبان و کارەبا و ئاو ئەوانەی کە پێویستن هەمووی دابین کرد ئەو دەرمانە خراپەی لە وڵاتەیە ئەمە مێڵن دەرمانی باش بێنن بەڵام بەمەردێک اکتفای ذاتی ئینسانەکانی ژەبێ خەڵک ناچار نەبێت لەسەر جادە سوال بکە بۆی دەرمانی دەستکەوێ بە بڕوان من دوای 10 ساڵ شتێکی باشتر لەمە پێشکەشەکەی یعنی حکومەت لە دۆخیاوایە حکومەتی درۆڵێکی نابێ. باشە سپاس دەکەم دەتر گەرم بۆ لای بەرز دەگەت کاتمانەوە کاکلەتیف مامۆستا گەرم بۆ لای بەرز ئێستا دەبێت چی بکرێ مەسەڵەن ئەگەر داهات هەبێ مەسەڵەن داهات هەرێم زیادی کردەبێ سەباز لەوە دەکرێت کە داهاتەکە پەرلەمانتارەکان باز لەوە دەکەن زیاتر لەو کاتێک کە پێش 2013 ئێمە قەیرانمان هەبوو بەس ڕنگدانەوەی نەبێت چی بکرێ لەسەر ئاستی بۆ نمونە خەڵک حیزبەکان ئەزان پەرلەمان ئۆپۆزیسیۆن بۆی کە تۆزێک ژیانی خەڵک گۆڕانکاری بەڵزانیە بێ ئەو ڕاستیە بزانین ئەو کێشانەی لە هەرێمی کوردستان ڕێگۆڕیشیان هەیە لە دایکبووی ئەمڕۆ نین و ڕاستە یانی و 28 ساڵە یەک لەسەر یەک تەراکۆماتی هەیە کۆبووتەوە ئەو گەندەڵیانە بە بەرنامە کراون و ئەو داهاتی هەرێمی کوردستانە خۆ ئەمڕۆ نەدراوە بە کۆمپانیەکانەوە چەندین ساڵە دراوە بۆ کۆمپانیانە و دەسەڵاتداران لەگەڵیانە شەریکن لەبەرەوە بەم حکوومەتە شارەسەر ناکرێت ئەمە پێویستی بە گۆڕانکاریێکی ڕیشەیی هەیە گۆڕانکاری ڕیشەییش لەم هەرێمە ئێمە ناکرێت لەو هەرێمی ئێمە دوو حیزب حاکمن و هێزیان هەیە میلیشیان هەیە دەسەڵات تەسلیمی هیچ کەس ناکەن کورسی زۆر بێ و کەم بێ و بە قسە کردویانەوە بە کردەوەش هەر جێبەجێیان کردووە لە کاتێکە بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان با کورسیەکانی زۆری نەژ نەبوو بێت نەیتوانیوێت نەیهێشتۆ لە زۆنی خۆیان هیچ کەسێک خاوەنی دەسەڵات بێ گە دوو کورسی شێوێر بەکردەوەش وای کردەوەشی کە پارتیش هەروای کردەوە هێناوێتی ئەمانە ئەوەندەی بیر لەواکەنەوە حکمی حیزب و دەسەڵات و بەرژەوەندەکانی خۆیان من بیست لە دەوڵەتداری و خزمەتی خەڵک ناکەنەوە گۆڕانکاری بەمانە ناکرێت ئەوەی کە نەوتی کوردستانی بەتاڵان بردووە حیزبەکانی خۆیان بوون ئێستا چۆن ئەندامێکی ئەو حیزبە ببێتە بەرپرسی حکوومەت یا جێگیری بەرپرس یا هەر پۆستێکی تری هەبێ بێ چێ بدا بەدادیا بەرپرسانی حیزبەکەی خۆی
بڵێ حیزبەکەی من پێشتر دزی لێ کردوون داهاتەکەی لێ شاردوونەوە ئەو تەنانە ناڵێ گرێبەستەکانیشان هەڵەبووە گرێبەستەکان کە بە مەلیارات دۆلار زەرەدی لە خەڵکی کوردستاندا و ئێمە خستوەتە ژێر قەرزەوە دانی پیانانێن لەبەرەوەی شکستەکە هی خۆیانە ینی بە درێژایی ئەم مێژوە کۆبۆتەوە بۆیە بە بۆچوونی من چاکسازی بەمانە ناکرێت چاکسازی بە لە ڕژبینی نەخێر ڕژبینی نییە من بێگومە هیچ ڕژبین نیم لەوە من چکەم پێمان دەسەڵاتش کۆتایی دێ مێژوو پێمان دەڵێ هەموو ئەم جۆرە دەسەڵاتە ستەمکار و گەندەڵکارانەی کە عەدالەتیان بەرپانە کردووە لە ناوچوون یعنی ئەوە هەر کەسێک مێژوو بخوێنێتەوە دوور و نزیک هەمووی لەبەر چاوە قورئان پێمانە فەرمێ حەدیث پێمانە فەرمێ فەرمودەیەکی زۆر جوانمان هەیە فەرمێ إنما أهلك من كان قبلكم دەسەڵاتدارەکانی پێشوو بەچی لە ناوچوون ئەمە حەدیثی پێغەمبەرە صلی الله علیه وسلم فەرمێ دەسەڵاتدارەکانی پێش ئێوە بەچی لە ناوچوون بە یەک جێ شێوازی گەندەڵی کامڕۆی بینین کە عەدالەت نەبوو چیانە کرد إذا سرق فيهم الشريف تركوه ئەگەر خاوەن مەکانەتێک بەرپرسێک خاوەن هێزێک دزی بکە کەس نەیەتوانێت محکەمەی بکا و لێی پرسێتەوە بەڵام کاتێک إذا سرق فيهم الضعيف وقاموا عليه الحد ئەگەر بێدەسەڵاتێک تاوانێکی بکردایە سزایانەدا هەر دەسەڵاتێک فەرمێ بەوانە هەموو دەسەڵاتدارانی پێشوو لە ناوچوون کە عەدالەتیان نەبوو و دەسەڵات لە خزمەتی زۆردارەکان نبوو هەر دەسەڵاتێکی جوای لێ لە ناوچێ بۆیە فەرمووی ئەمەش لە کاتێکا فەرمووی کەسێک دزی کردووە و نەفەرێکە چێ واستەی بۆ بکە بۆی لێی ببورن فەرمێ ئەمە ئەگەر ئێمەوا بکەین ئێمەش لە ناوەچین ئیسلام بۆیە هاتووە من نێڵێ ئەگە دوجار فەرمی والله لەوە نە فاتیمەتە بنتی محەممەدی سەرقەت لە قەتات بێدا ئەگەر فاتیمێکیشم بێ لێی قبوڵ ناکەمەوە بێ ئەو سزای بدرێت بۆ ئەمە پێڵێن دادگەری ئەم دادگەریە لای ئەمانە نییە باوەڕیشان پێ نییە و هەموو نیشانەکانی لە ناوچوونیشان هەیە باوەڕتان ببێ چەند هێزیان زۆر بێت چەند پارەیان زۆر بێ خۆ ناگرن لە بەرامبەر ئەو نەعەدالەتێکە کردویان بەڵێ سپاس دەکەم کاک لەتیف دەقێکیش بۆ بەڕێز دەبێت چ فشارێک بکرێت بۆ باشکردنی دۆخی خەڵک و دەستپێکردنەوەی خزمەتگوزاری سپاس دەکەم من بڕوام وایە ئەگەر ئەم دەسەڵاتە تۆزێک بە خۆی دابچێتەوە یەک تۆز قاڵ بگەڕێتەوە ناو خەڵک دادگەری دابین بکە تەمەنی خۆی درێژەکە عادەتەن دەسەڵات ئەگەر بەرەو دیموکراسی بڕوا بەرەو چاکسازی بڕوا بەرەو چاکسازان نا ڕێکەوتن و سازان لەسەرەوەی کە چی بکەن و چی وڵات وێرانکەن نا بەرەو چاکسازی بڕوا بەرەو دیموکراسی بڕوا تەمەنی خۆی درێژەکە با بۆ خۆیان خۆیستا معەمەر قەزافی ئەگەر لە لیبیا چەندێ باشی بکدایە تەمەنی خۆی درێژەکەدەوە سەمکارەکانی تری ژەروا بوون عەلی عەبدوڵڵا ساڵح ژەروا بوو فڵانی ژەروا بوو بۆیە بە باوەڕی من ئەگەرمان کاری باش بکەن تەمەنی خۆیان درێژەکەن با بۆ خۆیان ئەمە بکەن نەک بۆ خەڵک بەڵێ سپاس زۆر سپاس بۆ بەرەزان لەتیف فاتح فەرەج نووسەر و ڕۆژنامەنووس کە لە چەند چەماڵەوە لەگەڵ ماوی سپاس بۆ بەڕێستان هەروە مامۆستادارە محەممەد ئەمین ئەندامی پێشووتەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە سەرۆی سەرەکی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ